لێژنەی دارایی پەرلەمانی عێراق کۆمەڵێک گۆڕانکاری لە یاسای بودجەدا کردووە داخۆ ئەو گۆڕانکاریانە چین یاخۆدا لە پرۆژە یاسای بودجە مەبەستم ئەوەیە دەمانەوێت ئەم شەو بزانین ئەو گۆڕانکاریانە چین تا چەند جێبەجێ دەبن یاننا با میوانداری بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار بڕیاردەری لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە کاک دکتۆر ئەحمەد شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ئێوە کۆمەڵێک گۆڕانکاریتان لە یاسای بودجەدا کردو و ناروتانەتەوە پرۆژە یاساکە مەبەستمەوەیە ناروتانەتەوە بۆ حکوومەت دەکرێت بزانین ئەو گۆڕانکاریانە چین لە چۆدا کراون؟ بله دەم باش سڵاو بۆ جەنابێتە و بینەرێت کوردستان 24 بێت حقیقەت ئەڤروکە کۆمبوونا لیژنا داراییە ژمارە 47 بوو کۆمبوونا دیماهیکە بۆ ئەم خلاست هەمی پروژه بودجه مراجعه کرد اكيد گۆڕانکاریت سەرەکی لێ هاتنەکردنێ پترش نوت سەدێ ئەو پروژه بودجه مە گوهوڕی بڕاستی وێ جارێ لیژنا دارایی پەرلەمانی ئەرکێ حکومەتێژی حتا حەدێکی ڕابی چونکە ئەو پروژه بۆ مەهاتی کووەرەقەکی دارایی بوو بتنێ دابەشکردنا داهاتی سەر هەندێک وحداتێت ئینفاقێ و کوصیفەت بودجێ وەکی پلانێکی ئەم بێژین ئابووری و جیواکی و دارایی تێدا نەبوو ئەو گۆڕینێت مەکرین وەلێ کرد و ئەو بودجە بگونجیت گەل وەزعی عێراقی نوکە وەکی قەیرانە داراییە وەکی قەیرانە صحیە و بەهای نەفتەی حتا حەدێکی هێش جێگیر نەبوویە و او انفاق كلي حجم انفاق 164 تريليون ما كم كربو 127 دهات نوتو 3 تريليون ما زياده كرم بو نوتو 103 تريليون و كورتينانش حفتي 1 تريليون دينار ما كم كربو كيمترش 25 بهاي نفتيكو او امد بيجين سعر مخطط يا برميل نفتي اواكو بودجه سرتێتە ئامادەکردنێ 42 بین مەکرە 45 هەرچەند ئەزب خول گەل هەندێ بین کو زێدەتر بێت بتە 48 هەر دینارێکە زێدە بکەن تقریبا تریلیۆنێک و نیو تێت جارێک دیژی ئەگەر دەرفەتێ بدیە من تشتێک گرنگ ئەو بی و گەلێک مادێت نیمەیە خستنە تێدا بەشداریە کەرتێ تایبەت بێتەکردنێ و ئەو کەرتێت ئابووری ئەبێت و نوکە هەمی هاتینە ڕۆخاندن و وەکی ڕکوودێکی تێدا محاولە بکەین بلبن وەکی چاندنێ وەکی پیشەسازی وەکی بەگوهاستنێ ئەکیید گۆڕانکاریت گەلێکم بەێ ئەف گۆڕانکاریە احتیمالە هەمی حکومەت تەحمل نەکرد ئەڤروکەژی ئەمل گەل بەڕێز مستەفا کاظمی بین سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەویژی ئەو بەحسە کرد گوتی ئەف گۆڕانکاریەت وەکرینە تێدا احتیمالە گەلێک ژێ شتاقەتە حکومەتێ زێدەتر بێت و چونکە نوکە محکەمە ئیتیحادیژی نینە ئەم تەعنێ لێ بکەین فەئەکید ئەم دێل دیف گورەی ئیمکانیاتێت خۆ ئەم دێ هەندێک مادە جێبەجێکن ئەوێ ئەم نەشێن یعنی شتاقەتەمە زێدە دێمە سەرەو بابەتەش زۆر باشە کاک دکتۆر ئەحمەد دێمە سەرەو بابەتە دەمەوێت بە ڕاشکاوانە پێم بڵێ لەسەر مەسەلەی پشتی هەرێمی کوردستان لە بودجەدا کە بە 12.67 ئەمە جێگیر کراوە یاخود نا ئەمە زۆر گرنگە ئەم پشکەی هەرێمی کوردستان 12.67 بە تەواوی جێگیر کراو تەسبیت کراوە هیچ وردەکاری چێ هەیە؟ بڕاستی من گوتەتە پرۆژە خلاص وێ مای بەس سەر بەشە بودجە هەرێمێ نەهاتیە دەستنیشانکردن و حتا نوکەژی وێ سەعەتێژی دانوستاندن و کەواتە جێگیر نەکراوە بەشە بودجەی هەرێم نییە نەسێکی تەوافقی کەواتە بەشە بودجەی هەرێمی کوردستان نییە تا نوکە بەڕێز حتا نوکە جێگیر نەکریە هەمی لایەنێت سیاسیت بێژن جەلسە نائێتەکردنی ئەگەر تەوافق نەبتت سەر بەشە بودجە هەرێمێ چەند بوچوونێت هەین چەند سیناریوێت هەین ئەم وەکی پەرلەمانتارێت کورد ئەم ملتەزمین بنەسا حکومی ئەوات نا پروژەی داهاتی خار کو ڕادەستکردنا 250,000 بەرمیلێت نەفتێ ئەگەر کەمیە یان ئەقیام
القلني داهات ننفطي اتحادي بو وزارة مالية وشركات سومو أو تبيجن خلاف أنو يعني جهة داخلية كو قالك برلمانتار و هيز السياسي جنوك أبي ورقة وقال ورقة ديجت ناب بوجدا بخوب كارت إنن بو ركلاما سياسي ويا انتخابي بو هندي كو بشن أو فشل أخو يا أبا هنده صالة كو نشينا خزمتا بارزجيت خوب كانوا خلقي خو كردستان بكنا سبب جبال هندي حوار بردوامه ام وكي برلمانتاريت كرد ام چنا صديق قبيلنا كين كو جدار في دستوري بت وياسا اداره مالي جبال هندي او تشتي او تبيجن نا دستوري او طلبت كنكو همي ملف نفطي او كنترول بكنيان نوكا وكي بينغابا عول دي بيشنيازا وزير نفطي او تبيجت همي نفطي تسليمي ما يمكن ام دي فروشين زور باشا كاك دكتور نفطي شركات و گهاستنی ام دینوا زور باشا كاك دكتور اوان كبيت داغري لسر تواوي ملفي نوتكن كهرمي كردستان تسليمي بكا لقل نيوي داهاتي ناوخوي بلان بوشي برلمانتاركانيان قسل لسر داهاتكاني خويا ناكن خو تنها داهاتي نجف وكربلاء بقدر مكة ومدينة زۆرە ئەو داهاتەی ئەوان بۆ باز ناکرێ بۆ ناچێتە ناو خەزێنەی دەوڵەتەوە بۆ چۆچێ ئەمە بیانوو نییە عێراق بە هەرێمی کوردستانی دەگرێت ئەکید من دەستپێکێژی من ئیشارەت دایێ ئەو گەلە تشتاوێ بخۆتکردنە ڕیکلاما انتخابی و سیاسی بخوو نەیەکەن ئەو نوکە ململانێ و سیراعێکی گەلێک توندی هەینا بەینە وان هيز ولايين السياسي تايبت الشيعة يعني نوكا تقريبا دو جبهة بين جبهة كل قال هندية طبيعي أزبي جمديت نام بخو أبا استهداف حكمته عول أو أوان بيت كيشي إيك بو يعني ندر باسكرنا باش أبو جاهرمي دا كيشي بو حكمته شيكن أو استهدافا برز كاظميت كان إيك دو دوين حسابات خو تصفيه بكن يعني مثلا نيا هرميه باور كي ام بتني ترينين قالوان ام القل برلمانتار ترينين قال هيز السياسي ام ترينين رازي بونا خو ديار كانوا تبيجن هرم بارتشكش عراقي ولازم ام در باسكين بس وقت سر اعلام در كيفن او كومبونيت خود كن بو چونه در كيفن ابا كو بخو مزايده كد كان بو هندي اجبالها هل بجارتنت پیش وقت نزیکت به زور باشا زور برز دکتور احمد صفار بریاردەری لەژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لا شاری بەغدا و لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە